برادۆست برینێکی ساڕژ نابێ برینێکی تر جێگای دەگرێتەوە. ساڵانێکی زۆرە هاوڵاتیان و گورنشینانی برادۆست ژیانێکی تابڵی بە ئازار و ناڕحەت دەبەنە سەر بەهۆی بردومانی بەردەوامی فڕۆکە جەنجەکانی تورکیا و ئەو شەڕ و ئاڵۆزیانەی ڕووی لە ناوچەکەیان کردووە. ماوەی 2 ڕۆژە ناوچەکەنە ئارامی زیاتری بەخۆ بینیوە و بەهۆی بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا 2 فەرماندە و 2 پاسەوان و چەند گەریلایەک بوونەتە قوربانی. هاوڵاتیانی ناوچەکەش بەم ڕووداوانە تەواو نیگەران و داوای ئاساییکردنەوەی دۆخی ناوچەکەیان دەکەن. خەرکی برادۆست بەگشتی لە بارودۆخەکی نەفسی زۆر ناخۆشدایە. خەرکەکە ئەوە 2-3 ڕۆژە لە ڕووی دەرونیەوە تووشی شلەژانێکی زۆر گەورە بووە بەهۆی هێرشەکانی سوپای تورکیا و ئەو بارودۆخە گرژەی لەو ناوچەیە ڕوویداوە 2-3 ڕۆژانە و ئێمە وەکو خەرکی برادۆست داوا لە هەم هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەم هێزەکانی حرس حەدود و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەکەین بەڕاستی خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ و دەستیان بە خوێنی یەکتر سوور نەکەن چونکە مێژووی کورد لە ڕابردوو مێژوویەکی ڕەشە هیوادارین ئەو مێژووە ڕەشە دووبارە نەبێتەوە خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ. دەڤەری برادۆست ڕۆژانە لەلایەن فڕۆکەکان و تۆپخانەکانی سوپای تورکیاوە تۆپباران دەکرێت بردومان دەکرێت ینی ڕۆژانە زەرەر و زیانی گیانی و مادی هێبی لەو منتیقەی خەڵکەکە بەعام زۆر دڵگرانە زۆر ناڕەحەتە لەبەر تۆپباران و بردومانی سوپای تورکیا و لەبەر یعنی هیچ وەزع نەما. ئێمە وەکو خەڵکی دەڤەری برادۆستی دەکەین هەموو ڕۆژێ تووشی ناڕەحەتی و نەهامەتی زۆر دەبین بەدەست بردومان و تۆپبارانکردنی سوپای تورکیا. چونکە بارەگەکانی پەکەکە لەم دەڤەرە بەسڕی بردومان دەکاتن و خەڵکەکەشی تووشی نەهامەتی و ناڕەحەتی زۆر دەبیتن. کۆچەری و ڕەوەندەکانی سەرسنووریش بەهۆی ئەم بردومانەوە ناڕەحەتیەشی زۆر دەبینن. سەبارەت بە دوایین پێشهاتیش لە برادۆست بەڕێوەبەری ناحیەی سیدەکان دەڵێت بەداخەوە بەشدارانی کۆبوونەوەکەی دوێنەی نێوان پاسەوانانی سنوور و پەکەکە کوژراون هەر بۆیە نازانن دەرئەنجامی کۆبوونەوەکە چی بووە. بەڵام هەوڵی جدی دەدرێت لێک تێگەیشتن هەبێ و شەڕ و نەدات و کێشەکان بە ئاشتیانە چارەسەر بکرێن. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو پەکەکە لەگەڵ ڕێگر بووە لە IBP پاسەوانی سنوور کە بازگەکان یاخود ئەو مەقڕە سەربازیان دانێن دوێنێ ئەو حاڵەتێکەوە ڕوویدا بەداخەوە کە 2 شەهید وهروە 2 بریندار هەبوون هەوڵ دراکەوە تێگەیشتنێک دروستێ بەڵام ئەدیرە کەسانێکەوە هەوڵیاندا تێگەیشتنەکەن و شەهید بوون بۆیە لە ئەمڕۆ نازانێت چاکرێت بەڵام هەمویان لە ئامادە باشیدان کە بە شێوەیەک لە شێوەکان شەڕ ڕوونەدا لە بینی پەکە لەگەڵ پاسەوانی سنوور بە شێوەیەکی ئاشتیانە ئەو شوێنانێکەوە پاسەوانی سنوور دیاریکردەوە بارەگای سەرباز تێدا دروست بکات. ڕووداوەکەی دوێنەی برادۆست لە کاتێکدا بووە پاسەوانانی سنوور بە بڕیاری سەروی خۆیان سەرقاڵی دانانی بارەگای نوێ بوون لە ناوچەکە بەڵام پارتی کرێکارانی کوردستان ڕێگر بووە لە دانانی ئەو بارەگایانە چونکە ئەوان پێیان وایە بە دانانی ئەو بارەگایانە ڕێگایان لەگەڵ قەندیل دەپچڕێت بۆ لێکتێگەیشتن و گەیشتنە ئەنجامێک پاسەوانانی سنوور لەگەڵ پەکەکە کۆ دەبنەوە بەڵام فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا بێ جیاوازی هەردوو لایکردنە ئامانج. ئەو شوێنەی ئۆتۆمبیلی عەمید زوبێرحالی لێکرایە ئامانج نزیکەی کیلۆمەترێک لە سنووری ئێرانەوە دوورە تاوەکو ئێستاش فڕۆکەی تورکیا بردومانی ناوچەکەی نەکردووە لەبەر ئەوەشە پەکەکە بە ئازادی خاڵی گومرجی و بازگەی لێداناوە بەپێی چەند سەرچاوەیەک هەر لە بردومانەکەی دوێنێدا هەڤاڵ عەگید کە فەرماندەیەکی پەکەکەیە و ماوەی نزیکەی مانگێکە وەک بەرپرسی هێزەکانی پەکەکە لە دەڤەری برادۆست دەست بەکار بووە کوژراوە. بەپێی زانیاریەکانی ژمارەیەکی زۆری هێزی پاسەوانی سنوور لە دەڤەری برادۆست جێگیر کراون و دانیشتوانی ناوچەکەش داواکارن کێشەکان بەهێز یەکلا نەکرێنەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.